وڵا زان و خۆشەویستانمان لە تەوری دومی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی وەرزشی و بابەتێکی چێژبەخشەکەی نەویش وەرزشی پاسکیل سواریە. چی بکەین کە لە نێو کۆمەڵگای ئێمەدا بکرێتە کولتور پاسکیل بەکاربهێنێت بۆ زۆر ئیش و کار، بۆ ڕاپەڕاندنی بەشێک لە کارەکانمان، حتا گەشتکردنیش ئەگەر بکرێت دەرەوەی وڵاتی خۆشمان نەوێت لە ناوخۆی خۆشمان نابێت بتوانین گەشتی پێ بکەین، کەمە وەرزشێکی گرنگە و پێویستە بزانین چۆن ئەمە ئەنجام دەدرێت و گرنگترین ڕێنمایەکان چیە بۆ کەسانی کە خولیان هەیە بۆ پاسکیل سواری. گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک سەلاح محەممەد کە بەڕێزیان پاسکیل سوار. کاک سەلاح زۆر بەخێر بێت. زۆر سپاسانەکەم. بەخێر بێت. خۆش بێت. زۆر سپاس دەشوێتە. بەخێر بێت ئەخوا. زۆر سپاسانەکەم. ساڵە دوای ساڵ نەبووەتە کولتورێک وردە پاسکیل بەکاربێنین؟ وەڵاهی وردە سپاس بەخوا خەریکە بەرەو باشبوون ئەڕوا. بەڵامی تو بەداخەوە ئەوەی هێرانی پەیوەندیدار زۆر احتیمامی پێ نادا. ئەژینا وردە باشە، هەر بە هەوڵی خۆمان هەوڵمانداوە بەرەو پێش بڕوە. ساڵانە پێشبڕکێ ئەکرێت؟ پێشبڕکێ ئەکرێ بەڵێ، بەڵام تۆزی ئەویش کەم بۆتەوە. بۆهۆی ئەوەی ئەمە بێ کەسێک هەبێ سپۆنسەرمان بکات، تۆزێک کەمە ئەو شتە لە سلێمانی لە کوردستانە، بەڵام هەرچۆنە بێ هەوڵمانداوە ساڵانە دانێ بۆ دوان هەڕێک بخەین. ئاخلانی پەیوەندیدار چی کێشەیە لایانی پەیوەندیدار کە حکوومەتە دەستی تای هەیە بە ناشکری نەبەکە وایە ئەو بە ئاڕاستێکی باشە دەسیخناڵم لایانی پەیوەندیدار بەتایبەت بۆ ئەم وەرزشەی ئێمە جگە لە شتێکی زۆر سوود بەخشە، ژینگە پارێزە، هیچ نەبێت چەندەها جار داوای جادەیەکمان کردو، یەک جادەکە بتوانین وەرزشی خۆمان تیا بکەین و تەمرینی تیا بکەین، یان هیچ نەبێت قەراغ جادەکان لە زۆربەی زۆری وڵاتان ئەمە هەیە، نەک لە وڵاتێک و دوان خەتێکە کێشن ڕسمی پاسی تیا کە پاسی سوارەتوان لێ ئەو جادێ بەکاربێنێ. لە الحەمدوللا لە کەرکووک لە هەنێ شوێن کراوە، بەڵام بەداخەوە لە سلێمانی کە ئێمە پایتەختی ڕۆشنبیرین زۆر داوامان کردووە تا ئێستا هیچ وعدێکمان پێ نەدراوە. کاکی سەلاحبینە سەر خودی ئامێرەکە بڵین کە پاسکیلەکەیەوە ئێستا لە تەنیشت ئێمە دانرا و زەنابەت ئەجرت کە شای هێناوتە ئەبێ پاسکیلێک کە بۆ وەرزشی پاسکیل سواری بەکارهێنرێ یان تەنانەت گشتی پێکرێ ئێستا ئەبێت چه جۆرێکی پاسکیل بێ؟ ئەو پاسکیلانەی کە پێویستە هەبن بۆ ئەم بابەتە لە هەرێمی کوردستان بەردەستن یا وەکو باقی ئەو سیارانەی کە هەیە دنیایەک پۆخڵەواتی تیاد و لە ڕووی جەنابەت و بینەران لەم بابەتەشا بە هەمان شێوازە؟ بەڵێ بەتەئکید پاسکیلیش لە هەرێمی کوردستان کامەی زۆر خراپە، کامەی زۆر کوالیتی نزمە ئەوە هاتووە. هۆکار چییە؟ هۆکارێکی سەرەکی تریش ئەوەیە کە خەڵک فێری پاسی سواری نابێ و هەوڵ نادا فێر بێ و بەردەوام نابێ، پاسکیلی کوالیتی نزمە. پاسکیلێکە کڕێک بە سەرێکی کەم و زۆر قورسە، مەجموع ئەو شتەکانی زۆر خراپە، جارێ دوو جار سێ جار بەکارێنێ سەیرەکە قورسە مرتاح نییە، فڕێدات شوێنێکە و باران لێدا و ژەنگەکە وازی لێنێ. بەڵام پاسکیلی کوالیتی بەرز هەیە وەداخەوە ئێمە بێ لە وڵاتان هاور دەکەین، خۆمان دانەدانە ئەگەڕین ئەیدانێکە دۆزینەوە کەسێکمان دەستکەوێت لەوێ بۆمان بکڕێ بۆمان بنێرێتەوە، لەبەرەوەی کوالیتی باش بێ، وەزنی خەفیف بێ، وابێ بتوانین وەرزشەکەی پێ بکەین. هەر کەسی ئەو بەکاربێنێ زیاتر حەزی بە پاسکیلەکە ئاچێ. سەر فەرمووی ینی ئێسم هاوکارانمان کەم پاسکیلیان هێنایەدایان نار بۆ خۆشی یانەوە عادیەکانە زۆر سووکە ئەوە بێت چێشی چەند بیان؟ ئەم پاسکیلەی من وەزنی ناگاتە 8 کیلۆ. 8 کیلۆ؟ بەڵێ 7 کیلۆ و 780 غرامە کە توانای 120 کیلۆی هەیە، یعنی کێشی وەزنی 120 کیلۆ بتوانێت بەکاری بێنێ. ئەو پاسکیلانی مناڵان لە کۆڵان بەکارێن هەر ئەگە بە قەبارە ئەوە نەبن ئەوە تقریبا ئەگەنە چەند کیلۆ؟ ئەوانە بۆ مناڵان بچم بچووکترە، بە قەبارە ئەوە نەبن بۆ گەنجێک بەکاری بێنێ تقریبا 20 کیلۆ 8 کیلۆ ئەبێت. یعنی تۆ لەکوێ وەکو وایە بڵێم چی بلۆکێکی 20 کیلۆیی بەعادل بە پاسکیلەکە بێ ڕای کێشیان لەگەڵ خۆیان بیجێڕێ، بۆیە پاسکیل تا خەفیف بێ 1 کیلۆ فەرقەکە. ئێمە لەگەڵ سەرەوە تەجروبەمان هەیە 1 کیلۆ بۆ پاسکیل بەتایبەتی لە هەورازە فەرقەکە. ئەگەر ئەمە ببێتە کولتور پێدوانیە کاریگەریکی زۆر باشی بێت و ئاماژت پێکرد لەسەر ژینگە، یعنی تۆ سێرکە وڵاتانە سەرۆک وەزیرانە وەزیرەکانە بە پاسکیلات و چۆکەن و زۆر تەبێ ئیشە و ئەوەیە پێ وایە کە ئەگەر ئێمە کەسێکی بەتەمەن کەسێک ئەوە بێت مامۆستایەکی زانکۆ بێت کولتورمان وا بڵێ کسێکە پاسکیل لێ خۆ مناڵ نییە هاات شتێ ینی پێدوانی ئەمە ئەگەر ئەمە نەمێنێت وردە ئەم کولتورە بەتەئکید زۆر سوودی هەیە بۆ ژینگە ئەگەر بتوانن زۆربەی زۆری خەڵک بەکاری بێنێت، چونکە سیارەیەکی زیاد لە حەد هاتۆتە وڵاتەکەمانەوە، ژینگەکەمان زۆر پیسە، ئەمە جگەلەوەی بۆ تەندروستی زۆر باشە، لە ڕووی دەرونیەوە زۆر باشە، لە ڕووی ژینگەوە زۆر باشە، بەتەئکید لە وڵاتان وایە.
بەداخەوە ئەگەر لەوانەیە بەڕێستان زیاتر لە من هەستی پێ بکەن لە وڵاتی خۆشمان لە کاتی پرۆپاگەندەی هەڵبژاردن ئەم شتانەیە هەنێکمان هەیە بە پاسکیل هاتو چۆیە کرد ئەڕۆیشت بۆ دایرەکەی خۆی بۆ سەرکارەکەی بۆ بەردەم پەرلەمان ئەمما لەساس من کەسێکم لە ناو خەڵکام و کەسێکم سادەم بەڵام بەداخەوە دوای ئەوەش نەما یانی تەنها بەس بۆ ڕسمەکە بۆ ڕسم و بۆ ڤیدۆکە ئەوی بەکارهێنا بەڵام لە وڵاتان وانە ئێستش سەرۆک وەزیرانی هۆڵندا زۆربەی بەیانێنەوە پاسکیل هەڵا بۆ سەرکارەکەی یعنی ئەو وڵاتە گەورەیە زۆربەی وڵاتان یعنی بەڕاستی سەیری هەنە پاسی سوارەکەی لە وڵاتان تەمەنی وایتیایە زۆر بەلاتەوە سەیرە ئێمە بەڕاستی ئەوەیە وەکو عیبەی نەماوە سپاس بخۆ خەڵکەوە هۆشیار بۆتەوە ئێمە زۆر بەکەمی بەڵام خەڵک لەبەر ئەوەی جادەوبانمان نییە و پاسکیلی کوالەتی بەرزمان نییە خەڵک تەمەڵ بوو ئەو تااقەت و توانایی نییە ئەبێ زیاتر هەوڵ بین خەڵک هۆشیار بکەینەوە و ئیشی بۆ بکەین کاکس ئۆتۆبیۆگرافیای هەرێمی کوردستان ینی بەتەبل شاریک و سلێمانی و بەرز و نزمی هەیە تۆ ئەگەر ئێستا بۆنە بە نمونە وەرگین لە ناو سنتەری سلێمانی لای مزگەوتی گەورە گەر بتێ بە پاسکیل بێ بۆ هەوارە بەرزە یا بۆ لای ئێمە بۆ کازیوە لەوانەیە زۆر ئەستەمە و قورس بەس لەوچ لە کەرکووک لە هەولێر ئەم گرفتە نەبێەوە نیە تا چەند ئەمە کاریگەری کردوتە سەر ئەوەی کە نەبێتە کللتور خەڵک پاسکیل بەکاربێنێ کاک داناجیان ڕێک بە پێچەوانەوە هەر ئەوەنە کە تۆ ڕاهاتی کە لیاقەیەکت پیا کرد خۆشترین شت ئەوەیە بە تایبەتی سنووری سلێمانی ئێمە کە بەرز و نزمی تایە کاتێ سەرەکەی بە هەورازێکە هەستەکەی لەشت گەرم بۆ هیلاک بووی عراقەکەی لەسەر و خوارەکان چێژێکی زۆر زۆری لێبینی ئێستا ئێمە لە هەولێر چەند جار چوین بۆ هەولێر لە هەولێر لەگەڵ برادرانە گەشتمان کردووە وەکو سلێمانی نییە کە تەخت بێ یەک ئاراستە ئاڕووی بە معادلی پایدەڵی بەس ئەم بەرز و نزمیە ئێمە زۆر جارە چین بۆ گۆیژە پاسیلی شاخمان پێ ئەگەر شارەزا بن دوو ڕێگەمان هەیە لەوێت تەختەڕێ و سەختەڕێی پێڵێن بە تەختەڕێیان سەرکەین و بە سەختەڕێیا داوەزینە خوارەوە هەم چێژی زۆر زۆری هەیە هەم ئیسفا سوودی زۆری هەیە لەبەرەوەی هیلاکەوی خۆی بە پێچەوانەوە هەتا بەرز و نزمی زیاتر وێ سوودی زیاتر و چێژشی زیاتر وای لێکردین سەر و پاسکیل بکڕین کاک سەڵا گرنگترین تەکنیکەکان چین بۆ پاسکیل سواری ئاین چۆن ئاگاداری خۆی بێت تاوەکو نەکەوێت دەستێکی یان شوێنێکی بشکێت بەتەشی سەرەتا ڕاهێنانەکان زۆر مهمە ئەبێ ڕاهێنانەکان وەرگری دوای ئەوە قیاسی پاسکیل ڕێ قیاسی خۆت بێ ئەوە یاریزان نەبێ ئللا بە غەڵەت پاسکیل بەکارێنێ ئەبێ ئەو کوشنە لە ئاستی قاچی خۆتا بێ پاسکیلێک بکڕی پێش هەموو شتێ بە قیاسی خۆت بێ باڵات چەنە قیاسی عینەن هەمان قیاسی باڵای خۆت بە پاسکیل بەکاربێنی ئەنجە دوای ئەوە ئەو شتانەی کە ڕێگری لێکە لە مەژواکە کەمترمان و بهیلاک بیان بەتەشید من ئێستا بۆ نمونە باڵام 168 سانتیمە ناتوانم پاسیلێکی ئەکەشداش بەکاربێنم مەسەیتەر نابم بەسەریا لە ئاستی خۆتا بێ هەم قیاسی ویلی قیاسی لاشەی بەتەشید تەکنیکی باشترە توانی باشتر دوای مەسەیتەری بەسەریا ئەنی کاوا بێ وەکو چلوبەرگ وایە ئەگەر ئەو کراس و پانتۆڵە قیاسەکەی تەسک بێ بۆ تۆ نەبیان زۆر گەورە بێ مرتاح نیتیاوانە بگرێ هەر ناشتوانی بەکاری بێنی ئێستا بۆ ئێمەڕین بۆ گەشت لە گروپمان هەیە جاری وایە ئەگەیشە پاسیلەکەی بەرزتر بێت پاسیلەکان هەڵگۆڕەکەن بزانن چۆنە پاسیلەکەی چۆنە ناتوانێت بەکاری بێنێ لەبەرەوەی زۆر گەورەتریان زۆر بچووکترە ئەو قیاسە زۆر مهمە جا زۆربەی زۆری خەڵکی ئەمە نازانێت بۆیە هیلاکە بێ بۆیە ئەکەوێ هەموو شتێک بەڕاستی لێزانینی خۆی هەیە تەکنیکی خۆی هەیە کە فێروی ئاسانە بێ ئەگە بێنە سەر باب ئەو کەلوپەلانەی کە پێویستە پاسکیل سوارێک هەی بێت و بەکاری بێنێ بۆ ئەوی کە تەندروستی خۆی و سەلامەتی خۆی لە هەر بەرکەوتنێک هەر پێکدادانێک هەر کەوتنێک بەڕاستی بپارێسێ گرنگترین شتێک چین کە پاسکیل سوارێک جگە لە پاسکیلەکەی کە باسمان کردێ ئەو ستانداردە بە کە جەناوت فەرمووت ئەو بابەتەکانی دیکە چین کە ئەبێ هەی بێت لە هەمووی زەڕەوتر یەکەم کڵاو ئەبێ کڵاوێکی کوالێتی بەرزت هەبێ چونکە چەندەها ڤیدۆمان هەیە چەندەها جار ڤیدیۆمانە کاتێک خوا نەخوازە بەرکەوتنێک ئەبێ لەگەڵ سیارەیە لەگەڵ هەر شتێکی ترە ئەو پاسی سوارە کە ئەکەوێت ڕاستەوخۆ سەری ئەیا بارزە ئەو کڵاوە وای ئەپارێزێک کە سەری تووشی هیچ زیانێکی خراپ نەبێ دوای کڵاو بینە خوارەوە عینەک زۆر پێویستە لەبەر هەوا و ئەو شتانی کە لە هەوایە هەیە لە دوای ئەوە دەستکێشمان هەیە دەستکێش تا ئێرە ئەویش خوا نەخواستە تووشی بەرکەوتنێ کەوتنێ ببی ئەمانەی نات دەست ئەزێت نایە بەستەری ئەژنۆمان هەیە بە هەمان شێوە ئەمانە هەر هەمی پێویستە کە بەکاری بێنی بەڵام لە هەمووی گرنگتر کڵاوەکەی بە هیچ شێوەیەک پاسکی سوارێکت بینی کڵاوی لەسەرانە و پاسکی سوار نییە هەموو کڵاوێک بۆ ئەو گەڕانەوەی زەبرانی کە بەرسەرەکەوێت
بەکاریبێنی ئاساییە یە بۆ نمونە ئێستا باشتەکە سادەکەم وەکە کڵاوێکەوەی ئەندازیارەکان لەسەریەکەن ئەوە لە سەرابیان ئەبێ هەر جیاواز بتایبەت بێ بەم شێوازێک ئێستا تۆ هێناوتە لەسەر مێزەکە ئێمە داوناوە چیت ئەبێ خاصی پاسی سواری بێ ئەم وڵاتان بەگاڵتەم شتانیان دروست نەکردو هەموو شتێشتی خۆی هەیە ئەندازیارەکان یەکەم قورسە بۆ پاسکیل نابێت بڵێن بنمونە هێنامەوە ئەبێ ئللا خۆی بێ و هەروەها جگە لەوەی پاسکیل بێ ئێمە کڵای پاسکیلی سیباقمان جیایە کڵای پاسکیلی شاخمان جیایە کڵای پاسکیلی گراڤڵ و گەشتمان جیایە هەر هەمووی ئەمە زۆر بە مەزبوطی دروست کراوە کە بەداخەوە ئێمە لە دەستی دوو ئەمانە لە وڵاتانە بۆمان دێ و دەستمانەکەوێ لە وڵاتان زیاد لە حد احتیمامی پێدراوە ئەبێ ئەمە خەفیف بێ ناوی فۆم بێ کاتێککە بەر جادەکەی تەنها قەباخەکەی دیوی دەرەوەی ئەشکێ ئەوی تری هیچی لێنە ناگا بە سەرت ئەکسەڵا پاسکیل سواری وڵاتانی دیکە گەر هاتبوون بۆ ئێرە ئێوە نەتان بینیون گفتوگۆ بکەن چۆن چۆنیە و کورسانیان پێ چۆنە چەند جار بینیومانن لە فەڕەنساوە ساڵی وابزانم 2022 بوو کە ژنومێر دەبێکەوە هاتبوون زۆریان بەلاوە جوانە سروشتەکە زۆر بەلایەنەوە خۆشە زۆر ئەمێننەوە بەڵام ئیتر ئەوانیش بە هەمان شێوە ئەڵێ لای ئێوە هیچ احتیمامی پێ نەدراوە لە ئەمریکا و کەسێک هات لە ئەمریکاوە لە زۆر وڵاتانەوە لە ئێرانەوە زۆر برادەرمان هەیە لە ئێرانەوە یەت دانی چەند جاریەت سروشتەکان پێ جوانە بە تەشید بەڵام بەداخەوە ئەوکو ئەرزمکردن بەڕێی هیچ احتیمامێکی پێ نەدراوە لێرە تەنها ئەوەی ئەکرێت بە زۆری خۆمانە ئێمە گروپاتمان هەیە و یەکتر ئاگادارەکەینەوە لە گەشتەکانمانە تەمرینەکان ئێوە گەر گەشت بکەن بۆ مانی وڵاتانی تر ناتوانن ئاسانکاریتان بۆ کرێ هیچ ئاسانکاریەک نییە لەلایەن هیچ ویزەتان پێ بدرێ لەلایەن پێیدارەوە نەوەڵڵا هیچ ئاسانکاریەک نییە بەڵام ئیترەوەی هەیە خۆمان پێویستمان بۆ ئاسانکاریە نییە خۆمان وەکو کەسێکی ئاسایی چۆن ئەڕوا گەشتێکەکە ئێمەش هەر بەو شێوەیە فیزیە خۆمان وەرەگرین و بە پاسیلەکانمان گەشتەکەین بەڵام ئیتر لە هیچ سێتەرەکە ڕێگری لە وەرزشمان ناکرێەوە باشە بۆ ئێمە زۆربەی بەیانیان ڕۆین تاکو دوکان وێینەوە تا پیرەمەگرونیینەوە تاکو ئەو لە بازیانێنەوە سەیتەرەکان بە هیچ شێوێ ڕامان ناگرن ئەزان کەسی وەرزشوان وەرزشەکەین ئێستا موچیان وەرنەگرت و میزاجیان لە تۆر کاک دانیار وێنە پێش چاوی خۆ لە تەوێڵە و بیارە و زەردە هاڵەوە ها باسی ئەوەی کرد کە دەردێڵە چێتە هەوای خۆی بڕۆ ببێوی پای دەرلێبێ بیتە خوارەوە تاکو و خوڕماڵەوە یان لە شار باشژر لە 4 تا ئەوانە و بیت و بە ئەزمەڕا سەرکەویت و دوایی بە گۆیژای بیتەوە خوارەوە یعنی ئەمە بەڕاستی ینی زۆر لەوانێ دیمەنێکی جوان بێت بەڕاست ئێوە کامێرە ئەبەستن لەم کڵاو و تەرتیباتانە یان لە پاسکیلەکان کاتێک گەشتێکەکەن بتوانن وێنە جوانەکانی ئەو گەشتەش ڤیدۆکانی بڵاو بکەنەوە بە تەشید ئەنواع کامێرەمان هەیە ئەنواع ڤیدیۆی جوانمان هەیە ئەرەوەڵاشتی زۆر جوانمان تۆمار کردووە ئەوەی جەنابەت باسێکی کە لای تۆ وەکو خەیاڵێ وایە ئێمە چەندەها جار ئەزبوونمان کردووە بەڕاستی کە دەست چووی ئەو چێژەت بینی هەنێ چێژ هەیە لە پاسی سواریە یعنی بە پارە و ماڵەتنیان ناکردرێ چەندێ وەزت باش بێت توانای مادیت باش بێ ئەو چێژە نابینی کە لەمای ئەیبینی تۆ پاسکیلمان پێکردی ئاخرێن بەڕاست گەشتکردن یان لێخڕۆینی پاسکیل بە تەنهایی خۆشترە هەر خۆت بوونە خۆت بە تەنیا بڕۆیتە پیرەمەگرون و بیتەوە یان چەند پاسکیل سوارێک بن ئەگەر پاسی سوارەکان هاوتای خۆت بن توانیان وەکو خۆت بێ بە دڵنیای و لەگەڵ ئەوان ناوڕێ خۆشترە بە تەنیا خۆش نیە هیچ شتێ بە تەنیا خۆش نییە بەڵام ئەگەر کەسێک تازە دەسی پێکرد بێ و پاسیلی کوالەتی نزمی پێ بێن تۆش تاخیرەکە و زەریریشت لێ ئەیە کاک سەڵاو هیچ کەسێکی وەرشەوانێک بۆ دەرەوەی وڵاتێکی دوور ڕۆشت بێ هیچ کەس برادەرێ ڕەفیقێکتان وڵاتێکی ئەوروپی هیچ نەکراوە یان پلانێک نییە وەرزشمانوان هەیە لە کوردستان بەڵام لە نادیەکانە لەگەڵ ئێمە لە گروپی ئێمە و ڕەفیقمانە لە چەند وڵاتێک پێشبڕکەی کرد و توانیوێتی پلەی باشیش بەدەست بێنێ بەڵێ بە تەشید هەر پار و پێرار ئێمە نادی کۆیەمان هەیە کە لە هەولێرن نادی ئەربیلمان هەیە نادی نەورۆزمان هەبوو لێرە بەداخەوە تقریبان بەشی پاسی سوارەکەی جارێ نەماوە بەڵێ توانیان لە زۆربەی وڵاتە عەرەبیەکان و لە ئەوروپیەکانیش بەشداریان کردو و پلەشیان هێناوە ڕای کوڕێکی کەژەوە هەر لە ئەحماوە مقابلە ماگەکەک دەنە لە ئەوروپاوە هاتەوە ڕاستەکەی بۆ یەکەم جاری بوو وایە پاسکیلات کاک سەلاح ئەو لە تەلەڤیزیۆن بینی و پێشبڕکێی پاسکیل سوارن لە وڵاتانی ئەوروپا کرێ زۆر سەریعن بەڕاست ئەمانە ئەتوانن تا چەند ینی چەند کیلۆمەتر لە ساعتێکە بۆ ئەو سەریعیە پێی بڕۆی ئەوە کە دەسە توانای کەسەکە خۆی بۆ نمونە ئێمەمانان کە کەسێکی زۆر ئەو توانەوە قوتەمان نییە ئەخیر توانامان لە شوێنێکی تەختە کە بە توانای خۆمان بێ
لە سعاتێکا 40 کیلۆمەتر 40 کیلۆمەتر. بەڵام ئەوانەی کە هەر لە کوردستان و لە نادیەکانن و بەشداری بتۆڵی عالەمیان کردو ئەوان زیاتری دەتوانن. یعنی وەکو پاسکیلەکە لە توانایەتی بۆ نێمە لە سەر و خوار من ڤیدۆی خۆم هەیە لە سەر و خوار چوومەتە 90 کیلۆمەتر لە سعاتێکە، بەڵام بۆ توانای خۆم نییە، خۆی شوێنەکە سەر و خوار بووە. لەبەرەوە پاسکیلەکە کێشەی نییە، توانای هەیە، بەڵام ئەگەر لەسەر توانای خۆت و لیاقی خۆت و بەردەوامی خۆت. کۆمەڵێک پێشبڕکێ هەن کاکسەڵات لە جیهاندا لەوانە وابزانەوەی فەڕەنسا، ئیتالیا، ئیسپانیایە مانە نێودەوڵەتی و ئەوە هیچ شتێک نەکراوە بتوانن پەیوەندیەک دروستکەن کەسانێکتان هەر لێ بەشدار بێت لەو پێشبڕکێیانەدا؟ نەوەڵڵا ئەوانە لە کوردستانە شتیوە تا ئێستا نەبووە. چۆن وەکو ئەیبینی لە یاری تۆپی پێیە احتیمامی پێ نەدراوە کەسیوە زۆر دەگمەنە لە کوردستانی خۆن لە عێراقا چوو بێتە ئەو شوێنانە لە پاسی سواریشا بە هەمان شێوە بەداخەوە نەوەڵە تا ئێستا کەسیوەمان بۆ دروست نەبووە. باش گەشتکردنی جەنابەت خۆت یان لەگەڵ هاوڕەکانت دوورترین گەشتێک بە پاسکیل کرده بێتێت چەند شەو چەند ڕۆژ یا چەند کیلۆمەتر بووە؟ وەکو گەشتی شەومانەوە هەتا ئێستا شتێکی وامان نەکرۆ برادرانم کە دوسێ برادر لە هەولێرەوە ئەو بۆ ساڵێکیان چوون بۆ عەمرا، بەڵام وەکو من بۆ شەومانەوە ئەم ماوەی پێشوو چوین بۆ شاخی هەڵگورد، بۆ شاخی بەڵام بۆ سەرکەوتنی شاخی هەڵگورد بە سیارە سەرماخست و بەس بۆ هاتنە خوارەوە ئەوە بەکارمانێنا. وەکو گەشتی دووریش من تەنها هەولێر دووجار چوون بۆ هەولێر، لێرە تا هەولێرەوە پاسکیل؟ بەڵێ چەند جار دووجار چوون بۆ هەولێر، زۆر جار بۆ خوورماڵ، بۆ هەڵەبجەی شەهید، بۆ دەربەنی خان، یعنی زۆر چێژبەخشیشە. ئەمە بەس بە یەک ڕۆژ وەکو شەومانەوە نە. باشە کە چووی بۆ هەولێر بۆ ئەگە سیارەمان پێ بێلانی کەم لە ڕێگە لا ئەینەها بۆ ئیسراحەتێک نان خواردنێک سوزانم جەنابەت ینی چەند جار لەو ڕێە وەستاویت لێ یەکسەر با بڵێ؟ خۆی عادەتەن ئێستا باسی شتێکم بۆ پیاوەڕێزە کرد کاتێک کە دەزەکەی پاسی سواری من یەکەم جار یەکەم ئەزمونمەوە ئەزانم ئێستا شەوێکیان لەگەڵ جەماعەتێکا ڕۆیشتم لە ماڵم لە ڕاپەڕینە هەتا گوت تاسڵوجا لە تاوزۆتمەوە لە شو ئیسراحەتەکەین وتیان ئیسراحەت تیشی ئیسراحەت نییە لەسەر کوشنەکە دانیشتۆ کە سەر لە خوارەکانە ئیسراحەتی خۆت بکە، یعنی لە ڕاپەڕین تا تاوزۆ زۆر هیلاک بووم. وای لێ هات سواز بۆخوا پار لە ڕاپەڕین قاچم وەزە سەر پایدەرەکە هەتا کۆیە دانەبەزیم لەبەر چی کە ڕاهەتی لەگەڵ وەزەکەیە تەواو. بەڵام ئیتر ئێمەش عادەتەن من سعات 11 گەیشتمە کۆیە، لەوێ دائەنیشی ئیسراحەتەکەی نانە خۆی سعاتێ سعات و نیوێک ئیسراحەتێکی باشەکەیت و دەستەکەی تۆ بەڕۆشتن بە تەشید پێویست بە ئیسراحەتە لەبەری بە بەردەوامی ناتوانانی هیلاکەوی و بێتاقەتەوی. پێم وایە گەشتێکی شە بە شەوا نەکرێ باشترێکە بەتایبەت وڵاتی ئەمەیان چۆنە؟ گەشت بە شەوان وەکو گەشت ناکرێت زۆر بەکەمی لەبەری جادەکانمان وانێ بەو شێوێنێ، بەڵام ئێمە وەکو تەمرین وەکو پیاسەیەک ئەیکەین بە شەوان زۆرجار، بەڵام لایەتی باشمان هەیە هی پاسکیل بەگ لایەتی پاسکیلمان هەیە بەکارێنین، ئەوەش خراپ نییە لە هاوی نابەتایبەتی شەو فێنەکترە، بەڵام بەخوا جادەکانمانی ئەوە نییە بە تایبەتی بە شەو بڕێ بۆ دەرەوەی شار و بینی شارەکان. بەڵێ کاکسەڵا لە تیکتۆک و لە زۆر شوێنە ئەیبینین دوو لە ڕووبینەرانیەوە سەگ زۆر پەستە بە ماتۆر پەلاماری ماتۆر ئەوەیە بۆ پاسکیلی ژوایە؟ بۆ پاسکیلیش بە هەمان شێوە زۆر جار بۆ بەڕێگەر لێمان زۆر بێتاقەتی کردوین، زۆر سەیرە نازانم هۆکار چییە پاسکیل ئەبینێ دوای ئەکەوێ ئیلا ئەبێ بۆ وەستیت ئەتا ئەگەڕێتەوە. بە تەشید یەشێ لەوانی کە بێزاری کردین کە زۆر جار هاواریشمان کردووە، یعنی بە تایبەتی زۆر خراپە بۆ ئێمە و بۆ مناڵان کە ئەڕۆن بۆ مزگەوت و مەکتەب، بەس هیچ زۆر سەیرە لە وڵاتی ئێمە دووشە چارەسەری نییە کە زۆر 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 کێشەشی ناوەتەوە بۆ خەڵک. لانی پەیوەنددار چارەسەری لانی پەیوەنددار هیچ زۆر عەجەب یەکەم ئەم لە ڕووی جەنابتان و بینەران ئەم سەگە بێلان و بەڕەڵیانە و دووهەم ماتۆڕەکانمان ئەم دووشتەوای کردووە کە تۆزێ وەڵا خۆ گەر سەگ پەست بێ بە ماتۆڕ ناحەقی نییە بەو دەنگی بۆ هەم بەڵام پاسکیل بووە. کاک سەڵاحبا من وەک خۆم دوها پرسیارکەم کاتمان نەماوە مناڵ کە پاسکیلی بۆ کڕی دوو تای ئیسافە لە دواوەتی بۆی سنتەرۆگری وردە تا فێرە بێ، بەس ئەگەر یەکێکی گەورە بێوێ لە ئێستاە فێر بێت تەمەنی 20 ساڵ 30 ساڵ حەسکە فێری پاسکیل سواری بێ ئاسان فێرە بێ؟ ئاسان فێرە بێ قورس نییە. ئەرە وەڵا پاسی سواری زۆر ئاسانە، پاسکیلێکی بۆ کڕی لە قیاسی خۆیە لەگەڵ یا هاوکاری ئەبی بڕوا ئەەکەی لە ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژە فێر ئەبێ هیچ کێشەشی نییە. گرنگانی لە مناڵ لە مناڵی وردەوە فێر بێت زۆر گرنگە چونکە بەڕاستی وەرزشێکە من وەکو خۆم زۆری سپادەم لێ کردووە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جستەیەوە، یعنی توانات ئەمێنێتەوە
ئەو توانایی گەنجیت هەر ئەمێنێتەوە بەردەوام بێگەر بەردەوام بێ لەسەر بەس نەک ئەو پاسکیلە کارەبانی ئەویستمەوە بڵێم چی دێدایک و باوکانە پاسکی لە کارە بەیانەکردن بۆ مناڵێ شتێکی زۆر خراپە شتێکی زۆر خراپە تەمەڵی ئەکا دوم کوالێتێکی زۆر خراپیان هەیە لە ڕووی بڵین ئابووریشەوە هەم باش نییە و لە ڕووی بۆ مناڵەکەش و لە ڕووی تەندروستیشەوە بۆ حادیسە سیارشە چووکە دەنگی نییە هیچ سەڵتێکی نییە ئەوانە دوای ئەوە شارەزاییەکی نییە ئەو مناڵە زۆر زۆر خراپە پاسکیلێکی دووتایی لەم شوەی بۆ بکڕێ بە زنجیری خۆی بڕە بەقوتی خۆی بڕۆ هەم ئەو سرعەتەی نییە هەموو ترسمەترسی نیە و هەم سوودیشەیە بۆ جسمی زۆر بەڕێز کاک سەلاح محەممەد باسکی سواز بووی کە لەم تەورێ لەگەڵمان بووی زۆر سواسانەکەم هەر تەندروست باش بیت و لەش ساق بیت زۆر سواسانەکەم بۆم دەبرایکە گۆرانی خۆشمانەکە کەم کا گۆران وەرزش ئەوەی وەرزوانیە خۆشحاڵم برای ئێمەش کاگۆران خۆشەویستە لای ئێمە خێر خێر بێ